الله والصلاة والسلام على رسول الله بنراني برز خوشويستم. السلام عليكم ورحمة الله وبركاته. لا خزمة قرآن بيروزكي خوي پروردگار داين لا تفسيري سورة الأعراف قشتنا آياتي 52. پروردگار فرميت ولقد جئناهم بكتاب فصلناه على علم هدى ورحمة لقوم يؤمنون. وتبدلني أيوة أم لا مبيد وتري اللام المشعرة بالقسم سويند هي يعني خوي جور السويند أخوة لسروي كده فرمي إيما كتابي كمان بوهنان لرجاي بيغمبر كان مانوا عليهم الصلاة والسلام أو كتابة شو فصلناه تفصيلي تواو من بيداوة رون كرنوي تواو من بهمو حكم كاني دعوة كباسي هر بابتێکی کرد بێ قورآن زۆر بە جوانی و تێر و تەسەلی و ڕوون و ئاشکرایی و بەڵگەوە باسی کردووە. و فەصەڵناه مانای دووەمی ئەوەیە کە بە تەفسیلی باسی هەموو ئەو شتانەی کردووە کە بۆ بەختەوەری مرۆڤ پێویستە کە ژیانی مرۆڤ بەختەوەر دەبێت ئەگەر بێت و بەو شێوازە ژیان بەرێتە سەر کە قورآن باسی کردووە و لە دنیا و لە دوا ڕۆژدا شاد و کامەران دەبێت. فەصەڵنا قورآنێکە هیچی جێ نەهێشتووە. بۆیە سەحابە ڕزای خوای گەورەیان لەبێ دەیان فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێکە وەفاتی کرد هیچ شتێک نەما کە بۆمان باز نەکا کە پێویست بێ بۆمان، حتا باڵندەیەک بە ئاسماندا ڕۆیشت بێ سەبارەت بەوە شتێکی بۆ ئێمە باس کردووە و حتا چۆن ئادابی چوونە سەر ئاو، ئادابی نان خواردن، قسەکردن، هەڵس و کەوتکردن، پۆشاک لەبەرکردن، تیجارەت و کەسابەتکردن، مامەڵە لەگەڵ خێزان و مناڵ و دەوروبەرکردن، لەگەڵ دۆست، لەگەڵ دوژمن، لەگەڵ موسڵمان، لەگەڵ کافر، لەگەڵ ژن، لەگەڵ پیاو، لەگەڵ هەموو شتێک قورآن بەرنامەی ژیانی بە تەفسیلی بە ڕوون و ئاشکرایی بۆ داناوین. فەرمووی عەلا عیلمین، ئەمە لەسەر بنچینە و بنەمای زانستی خوای پەروەردگارەوەیە ئەم تەفسیل و ڕوونکردنەوەیە و نەبێت بە هەڕەمەچی و بە گۆترە قورآن بڵێ ئەو شتە حرامە ئەوەشیان حەڵاڵە ئەوە بکەن ئەوە مەکەن. نا عەلا عیلمین، هیچ حرفێکی، هیچ کەلیمە وشەیەکی، هیچ ڕستەیەکی و هیچ حکمێکی ئەم قورآنە لە گۆترە نەگوتراوە، هەمووی بە زانستیەوەیە لەلایەن خواوە کە چی لە بەرژەوەندی مرۆڤەکاندایە و چ شتێک سوود بە مرۆڤەکان دەگەیەنێت و چ شتێک زەرەریانە لێیان دوورخاتەوە، هەموو ئەو جۆرە بابەتانە قورآن تەفسیلی پێداوە. بۆچی بەڕێزەکانم؟ چونکە خوایەک ئەم قورآنەی بۆ ئێمە ناردووە کە خۆمانی دروست کردووە. معقولە ئەو خوایی کە دروستت دەکات، ئەو خوایی کە دەتهێنێتە بوون بەو شێوازە جوانی و ڕێک و پێچیە نەشزانێ چ شتێک بۆ ژیانی تۆ پێویستە، چ شتێک گرنگە، بێگومان دەزانێت. کەواتە عەلا عیلمین، بەو پەڕی زانستەوە لەسەر بناغە و بنچینەی زانستیەوە خوای گەورە هەموو بوارەکانی ژیانی بۆ ئێمە ڕوون کردوتەوە. هودەن، قورآن هیدایەتە، ڕێنماییە بۆ ڕێگای ڕاست، بۆ ڕێگای بەختەوەری، بۆ بەهاشت، بۆ ڕزابوونی خوا، بۆ سەعادەت و کامەرانی دنیا. قورآن هیدایەتە و ڕەحمە و هەروەها قورآن ڕەحمەتە. قورآن ڕەحمەتە، بەڵام خوای گەورە فەرمووی لقەومی یؤمنون، هیدایەتیشە و ڕەحمەتیشە بۆ قەومێک کە طبعا هدایەتی تەوفیق و ڕەحمەتیشە بۆ قەومێک کە چی کە ئیمان دێنن، کە باوەڕی پێدێنن، بۆ ئەوانە هیدایەت و ڕەحمەتە. ئەی بۆ ئەوانەی کە باوەڕی پێنایەنن، دەڵێن کە باوەڕی پێنایەن چۆن قورآن ببێتە ڕەحمەت بۆی؟ قورآن لە شوێنی تردا خوای گەورە وەسفی قورآنی کردووە کە قورآن شیفایە. باش، ئەو شیفایە بۆ کەسێکە کە بەکاری بێنێ، بیگرێتە دەست، قەناعەتی پێی بێ، کاری پێ بکە. تۆ دەچیتە دوو نەخۆش دەچن بۆ لای دکتۆرێک، بۆ لای پزیشکێک، پزیشکەکە چیان بۆ دەکات؟ دێت عیلاجی
نەخۆشی هەردووچیان دادەنێت کە عیلاجی نەخۆشی هەردووچیانی دانا پێیان دەفەرمێت ئەمە عیلاجی دەردەکەتانە هەر یەشێک لێەوە عیلاجی دەردەکەتانە باشە مادام عیلاجەکەی بۆ دیاریکردن ئێستا کە عیلاجیان بۆ دیاری کرا چ شتێک ڕوودەدات ئەو کەسەی کە ئیمانی پێدێنێت ئەو کەسەی کە باوەڕی پێدێنێت ئەو کەسەی کە قەناعەتی پێی هەیە بەو عیلاجە لەو دوو نەخۆشە ئەوەی کە عیلاجەکەی دکتۆر بخوات دەڵێن وەڵا بۆ عیلاجە چاک بووە ئەی ئەوەی کە عیلاجەکە نەخوات ئەوەی کە عیلاجەکە نەخوات چاک نابێتەوە دەکرێت بێ ڕەخنە بگرێ بڵێ وەڵا عیلاجەکە هیچ نەبوو نە عیلاجەکە عیلاجە بەڵام تۆ نەتخوارد قورئانیش ڕەحمەتە بۆ ئەو کەسە ئیمانی پێبێنێ ئەمما کەسێک ئیمان بە قورئان نێنێ قورئان چۆن بێتە ڕەحمەت بۆی قورئان چۆن ببێتە ڕەحمەت بۆی نەخێر دەبێتە حجە لەسەری دەبێتە بەڵگە بەسەریەوە پشتەملی دەگرێت ڕۆژی قیامەت و بەرەو جەهەنەم دەیبات کەواتە بەڕێزەکانم با ئیمان بەو قورئانە بێنین بە هەمووی نەک بە هەندێکی ئیمان بێنین و هەندێکی کە لەگەڵ هەوا و ئارەزوومان نەیەتەوە ئیمانی پێنین نا ئیمان بە هەمووی بێنین بۆ ئەوەی ئەم قورئانە ببێتە ڕەحمەت بۆمان بۆ ئەوەی قورئان ببێتە هیدایەت بۆمان ڕێنموویمان بکە سوودی لێ ببینین باوکە ئەو نەخۆشە نەفامە نەبین کە دکتۆر عیلاجی بۆ دانا عیلاجەکە دادەنێت و بەکاری ناهێنێت خۆی گەورە شیفای بۆ ناردوین هیدایەتی بۆ ناردوین ڕەحمەتی بۆ ناردوین با ئێمەش بەکاری بێنین و ببێتە ڕەحمەت بۆمان هەل ينظرون إلا تأويله باشە بۆچی ئیمانی پێناهێنن چاوەڕێی چی دەکەن ئایا بێ باوەڕان بەم قورئانە کە باوەڕیان بەم قورئانە نییە چاوەڕوانی چی دەکەن بێجگە لە هاتنی هەڕەشەکانی قورئان یان چاوەڕێوە دەکەن هەڕەشەکانی قورئان بێتە جێ ئەو کاتە ئیمان دەهێنن ئەو کاتە باوەڕ دەهێنن يوم إلا تأويله يوم يأتي تأويله جاء أو روجي كهرشكاني قرآن دينا جي كي دينا جي كاتك أخواي پروردگار سزاي بباوران دادات كاتك أخواي پروردگار ديان خات جهنم أو كاتا أو هرشي كلا دنيا لي كردن قرآن استا أو هات جي أو تأويل كيدي أو كاتا يقول الذين نسوه من قبل ئەوانەی کە لەوە پێش قورئانیان لەبیر کردبوو باوەڕیان پێی نەبوو دەڵێن چی دوای ئەوەی کە فعلا هەڕەشەکەی قورئان هاتە جێ دەڵێن چی دەڵێن قد جاءت رسل ربنا بالحق بەڕاستی نێراوەکانی پەروەردگارمان بەڕاستیەکەوە هاتن کە حاشا هەڵنەگرە بەڵام ئێمە حاشامان لێی کرد و ئێستا گومانمان نییە لەوەی کە قورئان لەلایەن خواوە هاتووە دوای چی دوای چی گومانت نییە دوای چی باوەڕ دێنیت بە قورئان قورئان ئێستا لەبەر دەستە ڕەحمەتە شیفایە هیدایەتە بوشرا و موژدەیە تەفسیلی هەموو ژیانتە بۆ باوەڕی پێنانی ئەو کاتە کە گەیشتنە عەزابەکە ئەو عەزابەی کە قورئان باسی کردو بۆیان ئەو کاتە وەڵڵاهی ڕاست دەرچوو ئێستا باوەڕمان بە هەموویەتی بۆیە لەو کاتەدا باوەڕبوون سوودی نابێ جادين دەست دەکەن بەچی فهل لنا من شفعاء فيشفعوا لنا ئایا هیچ شەفاعەتکار و تکاکارێک بۆ ئێمە هەیە تکامان بۆ بکات لای خوا عەفومان کات لێمان ببورێت ئێستاوەتە ئێمە قەناعەتمان کردووە کە قورئان لەلایەن خواوە بوو بێگومان نییە فما لهم من شافعين هیچ شافعێک بۆ ئەوان نییە ئەبەدەن و هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکا بێتکا بۆ ئەو کەسانە بکە کە لە دنیادا باوەڕیان بە قورئان نەبوو ئەو نوڕەد و دەڵێندەی کە خوش عەفومان ناکات داوایەکی ترمان هەیە نوڕەت بگەڕێندەینەوە بۆ دنیا جارێکی تر فنعمل غير الذي كنا نعمل بۆ ئەوەی کردەوەی چاک بکەین جیا لەوەی کە لە پێشوودا دەمان کرد لە کوفر و شیرک و تاوان ئەگەر دەرفەتێکی ترمان پێ بدرێ مۆڵەتێکی ترمان پێ بدرێ دیسان ئەوەشیان نییە چونکە هەموو مردوویەک کە دەبینیت ئەی مرۆڤ کە بەدەستی خۆت دەیبینیت ئەوەتە بە چای خۆت دەیبینیت و بەدەستی خۆت دەیشاریتەوە
ئەوە دەرفەتێکی ترە بە تۆ درا ئەوە مرد کۆتایی بە ژیانی هات من و تۆ ماوین ئێدەی ئێستا دەرفەتێکی ترە بە تۆ درا ئەی کە تۆ بای ئێستا مردیت چیت دەکرد ئێستا تۆ ماوی لە دوای ئەو کەسەی کە مردووە ئێستا تۆ عیبرەت لەو وەرگرە کەفا بالمەوتی واعظە جا کە مرۆڤ ئەو هەموو خەڵکە دەبینێ مرد فلان مرد فلان مرد فلان مرد تۆ هەر نەگەڕیتەوە هەر باوەڕ بە قورئان نهێنی ئەو کاتە کە خۆت مردیت و بواری تاقیکردنەوەت نەما ئەو کاتە بڵێ ئەرێ هیچ مەجالی شتیانی جاریشتر بگەڕێنەوە بۆی ئەم لە مدوکردەوەی چاکە بێن نەخێر قەد خەسیڕوا ئەنفوسەهم خی گەورە دەفەرمێ ئەوانە نەفسی خۆیانیان دۆڕاند سبحان الله سبحان الله کە دۆڕانێکی گەورەیە و خەسارەتێکی گەورەیە ئینسان نەفسی خۆی بدۆڕێنێت خی گەورە پەنامان دەی بۆ خاتری ناو جوانەکانت بەڕێزەکانم مرۆڤ ئەگەر هەرچی ماڵ و سامانیەتی هەیەی بیدۆڕێنێت کێشەیەکی گەورە نییە لە کوردەواریدا دەڵێ هەر سەر سەلامت بێ کەسێک کە تووشی بەڵایەک دەبێت دەڵێن برام هەر سەر سەلامت بێ ماڵی دنیا هیچ نییە دێت و دەڕوات ئەگەر هەموو ماڵی دنیا بدۆڕێنیت زەرێکی زۆر گەورت نەکردووە بەڵام ئەگەر ژیانی خۆشت لە دنیا لە دەست بدەیت بۆ نمونە تۆ لە پێناوی خوا تێت کۆشی و شەهید بوویت و دنیاشە چوو ئەوەش زەرەر نییە ئەی کامە زەرەرە ئەوە زەرەرە کە خودی خۆت بدۆڕێنیت بەوەی کە تووشی جەهەنەم و غەزەبی خوای کەیت بەوەی کە بێبەشی کەی لە ڕەحمی خوا لە بەهەشتەکەی خوا لە ڕەزابوونی خوا ئەوە زەرەر ئەوە دۆڕاندنی خۆتە ئەوە دۆڕاندنە قەد خەسیڕوا ئەنفوسەهم پەنا بەخوا کەواتە براکانم خوشکەکانم ئێمە لە ژیانی دنیادا لە پێشبڕچەیەکداین لە تاقیکردنەوە و منافەسەیەکداین ئایا خۆمان دەبینەوە یا خۆمان دەدۆڕێنین فبائع نفسه فمعتقها أو موبقها كل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها هەمومان دەژین لەم دنیاە هەمومان ئیش دەکەین هەمووشمان دەگەڕێنەوە لای خوا جا هەمانە نفسی خۆی ڕزگار کرد لە غەزەبی خوا و لە جەهەنەم هەشمانە نفسی خۆی بە هیلاک برد تووشی جەهەنەمی کرد قەد خەسیڕوا ئەنفوسەهم بۆیە با کارێک نەکەین خۆمان بدۆڕێنین کارە ساتە بەڕاستی گەورەترین زەرەرە کە تەعویز نابێتەوە ماڵی دنیا تەعویز دەبێتەوە کاک هەموو شتێک تەعویز دەبێتەوە بەس خۆت تەعویز نابیتەوە کە خۆتت لەدەستدا وضل عنهم ما كانوا يفترون وهروها ئەوانش کە لە دنیادا یعنی ئەوان درۆ بوهتانیان دەکردیان ئەوانە شەفاعەتمان بۆ دەکەن لای خوا هاواریان بۆ کۆمەڵێ لە پێغەمبەران و پیاوچاکان دەبێت دەیانوت هؤلاء شفعاؤنا عند الله ئەوانە تکامان بۆ دەکەن لای خوا ون بوون ئێستا کەسیان دیار نییە ئابەت کەسێک دیار نییە بێ شەفاعەت و تکای بۆ بکە شەفاعەت و تکای چی بۆ بکەن بەڵکو دەبن بە دوژمنی ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون وإذا حشر الناس كانوا لهم أعداء وكانوا بعبادتهم كافرين چه گمراترا لو كسيك يدعو من دون الله همو يچك دقرتو جگل اخوا چه لو گمراترا كداوا لا پیغمبران دکا او قرآن واده فرمي چه لو گمراترا داوا لا پیاوچاکان دکا چه لو گمراترا داوا لا ملائكتکان دکا کس لو گمراتر نیه من لا يستجيب له إلى يوم القيامة أواني كتو داوایان لێ دەکەیت و هانایان بۆ دەبەی تا ڕۆژی قیامەت وەڵامت نادەنەوە دەڵێن ئێ باشە قەی چێکە با تا ڕۆژی قیامەت وەڵاممان نەدەنەوە ئێمە بۆ ڕۆژی قیامەت دەمانەوێ لە ڕۆژی قیامەت تکامان بۆ بکەن نا وهم عن دعائهم غافلون أصلا بێئاگای لە دوعای تۆ نییە خۆ غەیب نازانێ ئاگاشی لێ نییە و نەبێ گوێی لێ بێت و بیبیستێت و بۆت هەڵگرێ بڵێ لە قیامەت شەفاعەت بۆ دەکەم باشا وإذا حشر الناس دي بزين لقيامة شرودا كانوا لهم أعداء أو كتو هاناي بو دبي دبيت دجمنت بو چونکە پێغەمبەران رازی نین تۆ بیان کەیتە شەریکی خوا بڵێ یا الله یا رسول الله رسول الله بەوە رازی نییە ئەبەد بەوە رازی نییە تۆ لەگەڵ خوا هانا بۆ ئەو بەریت شێخ عەبدولقادر ڕەحمەتی خوا لێ بەوە رازی نییە تۆ کەوتت یا الله بژڵە یا غەوس
غەوس یعنی ئەوەی بە فریای خەڵک دێ بەس خوا غەوسە والله شيخ عبد القادر غوث نية غوث يعني مغيث هذا وتر هيئة الإغاثة العالمية دزقاي فريا كوتني جهاني فريا كوتن غوث يعني وي فرياد دي كي شيخ عبد القادر غوثة خوا غوثة إذ تستغيثون ربكم فاستجاب لكم رازين يبوي كردو تانا بغوث وهذا زان غوثة وداوي لذلك الروج قيامة بيت دجمنتان وبيباوريشن بوي كأيوة كردو تانا كواتا بۆمان دەرکەوت ئەوانەی کە ئەمڕۆ لە ژیانی دنیادا باوەڕ بە قورئانیان با بزانین چاوەڕێی چی دەکەن چاوەڕێوە دەکەن کە هەڕەشەکانی قورئان هاتە جێ و فعلەن خرانە ناو جەهەنەمەوە ئەو کاتە هەرچی پەشیمانیەکیش دەری ببڕن هیچ سوودی نابێت لە ڕۆژی دوای و لە کاتی بینینی سزای خوای پەروەردگار و بۆشمان دەرکەوت ئەوانەی کە هەنایان بۆ دەبەن و گومانتان وایە لە خوا نزیکتان دەکەن و شەفاعەتان بۆ دەکەن هەمووی دەبنە دوژمنتان و هیچ وضل عنهم ما كانوا يفترون حچی بە فریاتان نایەن و سوودیان نابێ بۆتان ئەی چێ سوودی هەیە بۆ ئێمە ئەی داوا لە چێ بکەین ئەی هانا بۆ چێ بەرین ئەی چێیە کە بتوانایە ئین ربکم الله پەروەردگاری ئێوە ئەوەی کە پەرستراوی حەقە و شایستەی ئەوەیە بیپەرستی هانای بۆ بەری داوای لێ بکەی پشتی پێ ببەستی چێیە ئەوەیە کە الذي خلق السماوات والأرض في 6 أيام ئەوەی کە ئاسمانەکان و زەوی دروست کرد تەنها لە 6 ڕۆژدا کە دەیتوانین لە یەک چرکەدا دروستیان کە بەس بەوەی فێرمان کە ژیانمان بە بەرنامە بێ و ژیانمان بە پلاندانان و نەخشەدانان و لە سەرخۆیی بێ نەک هەڵپە هەڵە بکەین و هەموو شتێ بڵێن ئێستا نە ئەم هەموو بوونەوەرە ئاسمان و زەوی ئاسمانەکان و زەوی لە 6 ڕۆژدا خوا دروستی کرد یعنی لە ماوەی 6 ڕۆژدا ئەو کاتە شەو ڕۆژ نەبوو کە خوای گەورە ئەرز و ئاسمان دروست کرد بەڵام ماوەی دروستکردنیان وەکو ماوەی 6 ڕۆژی ئێمەی دنیا بووە ئێستای دنیا ثم استوى على العرش پاشان خوای گەورە بەرز بووە سەر عەرش و عەرشیش لەسەر ئاسمانەکانە خوای گەورە لەسەر عەرش چۆن بەرز بووە سەر عەرش خوا بۆ خۆی دەزانێ ئایا باوەڕمان وابێ کە خوا ذاتی خوا لەسەر عەرشە عەرشی لەسەر ئاسمانەکانە بەڵێ چۆن نازانین قرآن واي فرمو باورمان بيتي بو إمام مالك رحمة خواي قوري لبك برسياريان ليكرد وتيان يا إمام كيف استوى على العرش شون خواي قوري برز بوتو سر عرش شون وتي الكيف الاستواء معلوم والكيف مجهول والسؤال عنه بدعة والإيمان به واجب شوار رستي فرموكا بنشينو بنماغي عقيدة أهل سنة وجماعته فرموي برز بو استواء يعني برز بوتوا أو معلومة لزماني عربي دا استوى يعني على وارتفع هم كس دزاني هرشي عربي دزاني استوى يعني برز بوتوا خواي يقول برز بوتوا سر عرش لسر عرشه باش أما چونيت يكي أو بس خوا دزاني ما نازانين نچونيتي ذاتي خوا دزانين نچونيتي صفاتي خوش دزانين بس كچونيتي صفات ما نزاني نالين صفاتك نيابي غورين هر وكو چون کە چۆنیەتی زاتیشی نازانی ناڵین وەڵانیەتی خوا زاتی نییە هەندێک لە موسڵمانان لەو بوارەدا بە هەڵەدا چوون تووشی سەر لە شێواوی بوون چونکە چۆنیەتەکەی نازانێ دەڵێ کەواتە دێ بڵین نیەتی نابێ بڵین خوا بەرز بۆتەوە بۆ ئەو چۆنیەتێک دێنێتە پێش چاوی خۆی کە لە هی مرۆڤ دەچێت دەڵێ بۆ ئەوی تەشبیهی نەکەین بە مرۆڤ دەڵێن نیەتی ئێکەواتە دێ ئەڵا بژڵێ خوا زاتی نییە خۆ نەشزانی ذاتی خوا چۆنە یعنی هەر شتێک کە تۆ نەتزانی یا وات گومان برد لە هی مرۆڤ دەچێت دەبێت لای بەری بیگۆڕی نا چۆن خوا زاتی هەیە و نازانین نازانین چۆنە لایەق و شیاوی خۆیەتی ئاواش خوای گەورە صفاتی هەیە و نازانین چۆنە و شیاوی خۆیەتی چۆنیتەکەی نازانین بە زمانەکەی دەزانین پێویستە ئیمانمان پێی بێ سوئال و پرسیارکردن لە چۆنیەتی و کەیفیەتەکەی بدعەیەوە ثم استوى على العرش يغشي الليل النهار خوایەکی ئەوەندە مەزنە هەموو ئاسمانەکان و زەوی لە 6 ڕۆژدا دروست کرد و يغشي الليل النهار شەودا دەپۆشێ بە ڕۆژ ڕۆژدا دەپۆشێ بە شەو يكور الليل على النهار ويكور النهار على الليل شەو بەسەر ڕۆژدا دێنێ ڕۆژ بەسەر شەودا دێنێ سبحان الله بە شێوازێک کە شەوی هێنا ڕۆژ ڕادەکا کە ڕۆژی هێنا شەو ڕادەکا بە بەردەوامی ئاوە بۆچی بۆ ئەوەی زەمن و کاتمان بۆ دروستکە
بە دروستکردنی ئاسمانەکان و زەوی شوێن و مەکانی بۆ دروستکردن زەوی مەکانێکە و ئاسمانیشەوە سەقفێکمانە ئەوە شوێنت هەیە ئێستا پێویستت بە کاتیشە خی گەورە شەو ڕۆژی دانا کە بە دوای یەکدا یەطلبه حەثیثا کە داوای خۆر ڕۆژ داوای شەو دەکات شەو داوای ڕۆژ دەکات بۆی بە دوای یەکدا دێن هیچ کەلێن و فاسل لە بینی شەو ڕۆژدا نییە کێ وای کردووە ئەو نظامە ئەو سیستەمە بەو شێوازە ئەو شەو ڕۆژە ئاوە ئاڵوگۆڕ دەبێت بۆ ڕێخستنی ژیانی ئێمە و دروستکردنی کات چێ ئەڵڵا کەواتە بەس ئەو شایستەی پەرستنە بەس ئەو شایستەی هانا بۆ بردنە چی تریشی کردووە والشەمسە والقەمەڕە والنجومە مسەخەرات بئەمرێ خۆر هەروەها مانگ و هەروەها ئەستێرەکان هەر هەمووی ملکەت و ژێربارن بە فەرمانی خوای گەورە دەسوڕێنەوە لەو زەوێ لەو ئاسمانەدا لە بۆشای ئاسماندا سبحان الله خوایەک ئەوەندە مەزن بێت ئێستا تۆ نایپەرستی ئێستا تۆ بەرنامەکەی وەرناگری ئێستا تۆ لەگەڵ ئەو هانا بۆ یەکێکی تر دەبی مەخلوقێکی بچووکی ضعیف ئەلا له الخەلق والئەمر وریابن بێدار بنەوە چاک بزانن کە تەنها بۆ خوایە چی و چی الخەلق واتە دروستکردن والئەمر فەرمانکردن و بەرنامە بۆ دانان بەس بۆ خوایە یعنی چۆن یعنی ئەوەی کە تۆی دروست کردووە و ئەرز و ئاسمانی دروست کردو و هەموو بوونەوە دروست کردووە کێیە شێخ عەبدولقادرە نا ئەی پێغەمبەر عەلەیهی سڵام نا ئەی ترامپە نا ئەی فڵان سەرکردەیە نا ئەی فڵان موجریمەیە نا ئەی کێیە ئەڵڵا ئەوەی کە هەموو مەخلوقاتی دروست کردووە ئەلئەمریش هەر بۆ ئەوە فەرمانیش هەر بۆ ئەو شایستەی فەرمانمان پێ بکە ئەو شایستەیەوەی بەرنامەی ژیانمان بۆ دانێ له الخەلق والئەمر چۆن بەیەکەوە بەستیەوە خوای گەورە چێ خالقە دەبێ ئەویش ئامر بێ چێ دروستکارە دەبێ ئەویش فەرمان بەر بێت نابێ خوا دروستت کاتەوە فەرمان لە یەکیش تر وەرگێ نابێت کام عەقڵە قبوڵی ئەوە دەکا ئەڵمانیا سیارەی مارسدیس دروستکە دوایی لەگەڵ ڕێزم بۆ هەموو خاوەن پیشەکان کرێکارێک جوتیارێک گاوانێک شوانێک کەسێک بێ لەو لاوە بڵێ ئەو کتابەی کە کتابی تعلیمات و کەتەلۆکی سیارەی پێ دەڵێن کە یابە ئەڵمانیا خۆی نووسیوێتی ئەو سیارەم دروست کردووە ئەوە تەفاسیل و وردەکاریەکانیەتی و بەو شێوازەش بەڕێوە دەچێ ئەمە شوێنی بنزینە ئەمە شوێنی ڕۆنە ئەمە شوێنی ئاوە ئەمە دەبێت بەو شێوازە مامەڵی لەگەڵ بکەی ئەمە دوای چەند ساڵ دەبێت ئەوەیانی بۆ بگۆڕی ئەو بەو شێوازە هەڵدەبێت بەو شێوازە دەکوژێتەوە کە خەلەلێک بوو ئەوە چارەسەریەتی هەموو کتابێک کەتەلۆکەکەی لەگەڵا چێ داینە ئەم تعلیمات و کەتەلۆکە چێ داینە ئەو مەعمەلێک کە دروستی کرد ئەو دایدنێ چ کەسێک هەیە ئەوەندە کەم عەقڵ بێ کە سیارەکەی کێنا و کڕی کەتەلۆکەی فڕێدا بچێتە لای نەنچی و داپیرەی بڵێ زەحمە نەبێ داپیرە کەتەلۆکێکم بۆ سیارە بۆ دابنێن ئەویش دەڵێ جا ڕۆڵە گیان وەڵاهی جا ئێمە مەڕ و ماڵاتمان هەبووە گەنممان داونە تێ و گیامان داونە تێ و دەی تۆش بڕۆ گیای بۆ بەرە دەبێت هیچ خاوەن عەقڵێکەوە قبوڵ دەکات نەخێر ئەمە شتێکی ترە ئەمە شتێکی ترە چێ دروستی کردو ئەو لی دەزانێت چێ دروستی کردو ئەو لی دەزانێت خوا تۆی دروست کردو ئەی مرۆڤ خوش کەتەلۆک و بەرنامە بۆ تۆ دادەنێ خوای گەورە بەرنامەی ژیانت بۆ دادەنێ پێت دەڵێت چی لە تۆ قەدەغەیە خراپە چیش بۆ تۆ چاکە وەرە تۆ بڕۆ لە شوێنی بنزین ئاوی تێکە لە شوێنی ڕۆن بنزینی تێکە لە سیارەکە بزانێت چی لێ بەسەردێ بەو تعلیماتانەدا بەڕێدا مەچۆکە دروستکار و مەصنعی سیارەکە دروست کردو بزانێت چی ڕوودەدات تۆش مرۆڤ خوا دروستی کردووی ئەلا یعلم من خەلق ئەو خوای دروستی کردووی ناتناسێ نازانێت تۆ چی بۆ تۆ باشە وهو اللطيف الخبير هەر هیچ نەبێت بیرکەنەوە لەم وەزعی کە بەسەر تێگڕای مرۆڤایەتی داهات کە ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە ڕۆژ بە ڕۆژ شتی تازەمان بۆ دەردەکەوێ کاکە وڵات چارەسەر و خۆپارێزی چییە دەستان بشۆن ئیسلام وا دەڵێ کە پژمین دەست بە دەمولوتانەوە بگرن بڵاو ئیسلام وا دەڵێت بە کەرەنتینە هەبێت و عزل هەبێت و دابڕان ئێوە پێغەمبەر وا دەڵێ عەلەیهی سڵاو وسەلام یعنی چی یعنی سبحان الله تازە بە تازە دوای لێکۆڵینەوە و پارە سەرفکردن و مختبەرات و تەحلیلات و وڵاتان دێنە سەرخات ئەو جا دەگەڕێنەوە سەر ئەو دینە کۆنە
کە ئەوان دەڵێن کۆنە بەڵام ئێمە دەڵێن تازەیە چکۆی ئەو خوایە کە خوا کۆن نابێت ئەلا يعلم من خلق خوا نامان ناسێ نازانی چی بۆ ئێمە باشە وهو اللطيف الخبير کە خوای گەورە تەواو خیبرەی ورد و درشتی هەیە بە ژیانی ئێمە کەواتە مسلمانان ئەم بڕگەیە زۆر گرنگە ئاگاتان لێبێ ئەلا له الخلق والأمر دروستکردن هەر هی خوایە و فەرمان دەرکردن و حەڵاڵ و حرامکردن و بەرنامەی ژیان بۆ دانان بەس هی خوایە هیچ کەسێ لەولاوە ڕاز نەبێتەوە بێعەقڵانە یاسایەک دەرکا پێچەوانەی ئەمری خوا بێت ئەوە دەزانی لە چی دەچێ لەوە دەچێت کە بڵێ ئەی خەڵکی وڵاتەکەم خوای گەورە لوتی بۆ داناون لێرە من بۆم دەرکەوتووە غەڵەتە بۆ ئەم سەردەمە نابێ لوتەکەتان دەبڕم و دەیخەمە ژێر پێتان ئەوە چاکترە گونجاوترە سەردەمیانەیە خەڵک دەڵێ بەخوا بێعەقڵە ماڵێ چی چۆن خەڵقی خوا دەگۆڕدرێت ئەمە چۆن باسی خوای گەورە چاوی بۆ داناوی لە شوێنی خۆی لوتی بۆ داناوی لە شوێنی خۆی دەست پەنجەکان چەند گرنگن یەک پەنجەت زیاد بێ نوقسان عیبە ناشیرینە و زیادەیە حاولەکەی بیبڕیتەوە ئێ باشە خۆ هەمان پەنجەیە نە زیادەیە بە کەڵک نایە یەک پەنجەت کەم بێ دیسان نوقسانی و عیبە ئەوە چۆن خەڵقی خوا ڕێک و پێکە 100% شریعەت و فەرمان و یاساکەشی ڕێک و پێکە 100% بەڵام کەسێ عەقڵی نەبێ لەوە ناکە کەسێک کە بێ عەقڵ و گومڕا بێت دێت کاکە ئەم شریعەتە بۆم سەردەمە نابێت ئێدەی مێشک پوچ تۆش بۆم سەردەمە نابێت کەواتە ئەو دروستکردنەی تۆش کە خوا دروستی کردووی بڵێ بەخوا منیش بە کەڵک نایەم وەرندەی دەستکاریەکی سەردەمیانە بکەم سەر و گوێلاکەم هەمووی بگۆڕن و شوێنەکانی ئاڵوگۆڕ پێ بکەن خوای گەورە هەمان مەخلوق کە دروستی کردووە ئادەم کاتی خۆی دەست و قاچ و چاو منیش هەر ئەو شتە کۆنێ نابێت دەبێت شتێکی سەردەمیانەم بۆ بکەن دەی بزانم دەست و قاچ و چاوم بۆ ناگۆڕن لە شوێنی تریدا بنێن ئەمە کەس وا دەڵێ نە کەوا ناڵەی بەرامبەر بە شەرعی خوش بۆت نییە ڕەخنە بگری تەبارەکە الله رب العالمین بەڕاستی خوای پەروەردگارە پیرۆزە خوای پەروەردگارە بە بەرەکەتە و هەموو خێر و بەرەکەتێک لایەن خواوەیە کە پەروەردگاری هەموو جیهانیانە لەم ئاەتە براکانم زۆر شتمان بۆ دەرکەوت ئەومان بۆ دەرکەوت کە ئەوەی کە تەنها شایستەی پەرستنە ئەو پەروەردگارەیە کە خەڵقی زەمان و مەکانی کردووە شوێن و کاتی بۆ ئێمە داناوە و تەنها ئەوەی بە تەنها دروستی کردوون هەر ئەوی شایستەی وێ فەرمانمان پێ بکە و بەرنامەی ژیانمان بۆ دابنێ نەک یەکێکی تر دوایەوە پەروەردگار فەرمووی ئودعوا ربکم تضرعا وخوفیا کە زانیمان بەس ئەوە شایستەی پەرستنە شایستەی داوا لێکردن ئێستا ئەمرمان پێ دەکات ئودعوا ربکم دەی لەو پەروەردگارەتان بە تەنها بپاڕێنەوە داوا لەو بکەن سبحان الله باشەم ئاەتانە نابینن شخص پەرست و گۆڕ پەرستەکانە ئاەتانە نابینن کوێرن ئێوە قورئانیش دەخوێننەوە پێم سەیرە والله پێم سەیرە بڵێن قورئان دەخوێنینەوە قورئان دەفەرمێ ئودعوا ربکم والله لە یەک ئاەتدا نەیفەرمووە ئودعوا نەبیەکم وأدعوا الأولياء وأدعوا الصالحين دەی لە پێغەمبەران و پیاوچاکان داوا بکەن و لێیان بپاڕێنەوە نەهاتۆشتیوە کاکە ئەمە قورئانە دەفەرمێ ئودعوا ربکم لە پەروەردگارتان بپاڕێنەوە بە ملکەچی تەواو تضرعا وخفية وهروها بنهێنی و بە دڵسۆزی نەک بە ئاشکرا و ڕیابازی نەک بەوەی کە داوا لە غەیری خوای پەروەردگار بکەن إنه لا يحب المعتدين خوای گەورە ئەوانەی خۆش ناوێت کە تعدا دەکەن لە سنوور دەردەچن لە سنووری شەرع گەورەترین ئیعتیدا و لە سنوور دەرچوون ئەوەیە کە تۆ لەگەڵ هاوارکردنت بۆ خوا هاوار لە مرۆڤێکیش بکەی لە مەخلوقێکیش بکەی گەورەترین تعدایە ئەوە خوای گەورە ئەوانەی خۆش ناوێت ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها خراپەکاری لە زەویدا بڵاو مەکەنەوە دوای چاکسازی بە ئیسلام بە هاتنی ئیسلام و پێغەمبەر عەلەیهی السەلام وسەلام زەوی یەک پارچە شرک بوو یەک پارچە بەدڕەوشتی بوو یەک پارچە زوڵم و ستەم و تاریکایی بوو کاتێک کە خوای پەروەردگار تێکچوو بوو زەوی سەر زەوی کاتێک کە خوای پەروەردگار پێغەمبەری نار عەلەیهی السەلام وسەلام بە ڕووناچی ئیسلام و قورئان زەوی چاک بووە خەڵک بەرەو تەنها خواپەرستی گەڕایەوە خەڵک وازی لە زوڵم و ستەم هێنا وازی لە تاریکی و نەفامی هێنا دەی جارێکی تر ئەو زەویە تێک مەدەنەوە بە شەریک بۆ خوادانان بە شەخص پەرستی و گۆڕپەرستی بە وەرگرتنی یاسا و دەستورێک جیا لە شەرعی خوا ئەو زەویە تێک مەدەنەوە کاولی مەکەن کاتێک زەوی
ئارامە و بەختەوەرەکە شەرعی خوای تێدا بێت شەرعی خوای تێدا بێت لە ئەمن و ئاسایشدا دەبێت بە ئینساف و بە ویژدانانەوە سیرکەین ژیانی وڵاتێکی وەکو مەککە و مەدینە خۆشتر و ئارامتر و خۆشحاڵترن سەلامەتترن یا ژیانی وڵاتێکی تر کە حکم بە شەرعی خوا ناکەن کامیان چونکە مەککە و مەدینە حکم بە شەرعی خوا دەکەن لەگەڵ کەم تەرخەمی ناڵێن 100% مرۆڤن ئەوانیش خەلەلیان هەیە ئەوانیش تاوانیان هەیە ئەوانیش نوقسانیان هەیە بەڵام کەسێک ویژدانی هەبێت کە باراورد کە لە بینی ئەو وڵاتی مەککە و مەدینە حەڕەمەین لەگەڵ وڵاتێکی تر بۆی دەردەکەوێت چ ئەمانێک و چ ئیسراحەتیەک و چ خۆشحاڵیەک لەوێ هەیە و چ گەندەڵیەک و زوڵم و ستەمێک و نائەمینیەک و نامستەقیڕیەک و نەبوونیەک لە وڵاتانی تردا هەیە ئەگەر بڵنجا کاکە نەوتیان هەیە ئەی بۆ عێراقی ئێمە نەوتی نییە بۆ عێراق نەوتی کەمە وەرە بەراوردی بینی عێراق و بۆ نمونە سعودیە بکە بۆ ئەوان سوودیان لە نەوتی خۆیان بینی و ژیانێک دەژین کە هەر یەکێک لەوان پاشایەکە بۆ ئێمەی عێراق هیچ سوودمان لە نەوتی خۆمان نەبینی بۆچی ئەوەتە ژیانی ئێمە یەک مانگ معاش نەبێ یا دواکەوێ ئەو خەڵکە هەمووی زەختی دادەبەزێ و شەحنی دادەبەزێ و فەقیرە هەمووی تووشی ناڕەحەتی دەبێ بۆ مۆزوعەکە چییە مۆزوعەکە ئەوەیە کە واز لە شەرعی خوابێنی قانون و یاسایەکی پێچەوانەی شەرعی خوابێنی خوا بەرەکەتت لێ هەڵدەگرێت ئەبەدەن ئەوە زەوی تێکدا ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها زەوی تێک مەدەن دوای چاکسازی و دیسان لە سعودیەش ئەگەر یەک تۆز لە شەرعی خوا لادەن ئەوەش خراپەکاریە زەرەر بە وڵاتەکە دەگەیەنێت بۆیە داوام لە خۆم و لە تێگڕای خەڵک هەیە بە زەوی تێک نەدەینەوە بە پشتکردن لە تەوحید یا پشتکردن لە بەرنامە و شەرعی خوای پەروەردگار دووبارە خوای گەورە ئەمرمان پێ دەکا وەدعوه خوفا وطمعا لەخوا بپاڕێنەوە چۆن وەدعوه بەس لەخوا پاڕێن نافەرمێ وەدعو الأولياء والصالحين فەرمێ وەدعوه لەخوا پاڕێنەوە دیسان چۆن خوفا وطمعا بە شێوازێک لەخوا پاڕێنەوە لە ترسی سزای دۆزەخ و بە ئومێدی بەدەستێنانی بەهەشت و ڕەزابوونی خوا خوفا وطمعا پێویستە مسلمان ئاوا بێ بەڕێزەکانم لە بینی خەوف و ڕەجادا بێ ترسێک واد لێ بکە لە خراپە دوورت خاتەوە ئومێدێک بە بەهەشت واد لێ بکە کاری چاکە بکەیت إن رحمة الله قريب من المحسنين بەڕاستی ڕەحمەتی خوای گەورە نزیکە لەوانەی چاکەکارن لەوانەی کە باشن بەردەوام کاری چاکە دەکەن کەواتە گەر بمانەوێت بەر ڕەحمەتی خوا کەوین با ئێمەش محسین بین با چاکەکار بین کاری باشە بکەین و دائما لە بینی خەوف و ڕەجاءدا بین ترسێک کە وامان لێ بکە خۆمان لە حرام بە دوور بگرین و نەشگاتە ئەوەی کە بێ ئومێد بین لە ڕەحمی خوا و ئومێدێکیش وامان لێ نەکا کە دەست هەڵگرین لە تاعاتی خوا بەڵکو ئومێدێک هاندەرمان بێ پاڵمان نێ بۆ ئەوەی کردەوەی چاکە بکەین بۆ ئەوەی لە ڕەزابوونی خوای پەروەردگار بەدەست بێنین و لێ نزیک بینەوە کەواتە بۆمان دەرکەوت بەڕێزەکانم کە خوای پەروەردگار لەم دوو ئایەتەدا دوو جار فەرمانی پێکردین لە خوا بپاڕینەوە نەک لە غەیری خوا و ئادابی پاڕانەوەشی فێرکردین پێویستە بە ملکەچی بێ پێویستە بە نهێنی بێ نەک تۆ لە بەرچاوی خەڵکەوە دەپاڕیتەوە بەڵام کە بە تەنهاش بووی نازانی لە خوا پاڕانەوە دوعا چییە و پێویستە بە زەلیلی و ملکەچیەوە بێ دیسان و هەروەها بە ئومێدی ڕەزابوونی خوا و دەستخستنی بەهەشتەکەی بێ و لە ترسی سزای دۆزەخەکەی بێ بەو شێوازە ئینسان تەنها لە خوا بپاڕێتەوە و لە سنوور دەرنەچێ لە دوعاکردندا و هەروەها بۆمان دەرکەوت کە زەوی بە تاعەت و چاکەکاری و تەوحید و ئیسلامەتی و بەرنامەی ئیسلام ئیسلاح دەبێت و چاک دەبێت سەر زەوی و بەرەکەتی بەسەردا دەڕژێ و زەوی بە خراپەکاری تووشی فەساد و کاولکاری دەبێت ژیانی خەڵکەکەی تێک دەچێ بە شیرک و
بە پشتکردن لە بەرنامەی خوا زەوی وڵات کاول دەبێت و تێک دەچێت. کۆتایەتی دەرسی ئەم شەومان وهو الذي يرسل الرياح بشرا بين يدي رحمته هەر ئەو خوایە جل جلاله کە بایەکانی هەڵگری هەڵمی ئاو دەنێرێت بە موژدەدەر پێش بارانی ڕەحمەتی خوای پەروەردگار کە بای نارد ئەو بایە چ دەکات حتى إذا أقلت سحابا ثقالا کە بای شەماڵی نارد ئەو بایە سحابا ثقال أقلت يعني حملت هەوری قورس قورس کە پڕە لە ئاو ئەو هەورانە ئەو بایە هەڵی دەگرێت سقناه لبلد ميت خوای گەورە ئەو هەورانە بەو بایانە لێ دەخڕێ بۆ سەر وڵاتێکی مردوو کە وشکانیە ئاوی لێ نییە زەویەکەی قەڵش قەڵش بووە ڕووە کوشتی تێدا نەماوە فأنزلنا به الماء خوای گەورە ئاوێک و ئاوێک دەردێنێ لە هەموو لەو هەورانە بەهۆی ئەو بایەوە کە ناردی فأنزلنا به الماء فأخرجنا به من كل الثمرات جا بەهۆی ئەو ئاوە خوای گەورە لە هەموو جۆرە میوەیەک دەردێنێ ئەو وڵاتە زیندوو دەکاتەوە كذلك نخرج الموتى بە هەمان شێوەش خوای پەروەردگار مردوو زیندوو دەکاتەوە چۆن زەویەکی مردووی زیندوو کردەوە ئێمەی مرۆڤیش کە مردین زیندوومان دەکاتەوە لعلكم تذكرون بەشک و بیر بکەنەوە لەم نمونەیە تێبگەن و توانای خواتان بۆ دەربکەوێت لەسەر زیندوو بوونەوە کەواتە خوایەک ئەوەندە مەزن بێت با هەڵکات و هەورەکان بێنێت و بیان گوازێتەوە بۆ شوێنێک کە خۆی دەیەوێت و زەویەکی مردووی پێ زیندوو بکاتەوە ئەنواع و ئەشکال میوەجاتی پێ دەربێنێت دەتوانێت من و تۆش جارێکتر لەناو گۆڕەکانمان دەربێنێتەوە زیندوومان کاتەوە لێ پرسینەوەمان لەگەڵ کاتەوە کەواتە بە خوا بپەرستین خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین و دائما لە خوا بپاڕێینەوە بە ئومێدی دەستخستنی بەهەشتەکەی و ڕەزابوونەکەی و لە ترسی سزاکەی و جەهەنەمەکەی داوات لێ دەکەین خوای پەروەردگار بۆ خاتی ناوجوانەکانت وە صیفاتە بەرزەکانت زیاتر لە قورئانە پیرۆزەکەت حاڵیمان کەیت و یارمەتیمان دەی کاری پێ بکەین و داوای بۆ لا بکەین و هیدایەتمان دەی بێتە حوجە بۆمان نەک بەسەرمانەوە خوای پەروەردگار لێمان ڕازی بیت بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی لەو کەسانە بین کە زەوی چاکسازی تیادا دەکەن و نابنە هۆکاری خراپەی زەوی آمين والحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته ونزعنا ما في صدورهم من غل تجري من تحتهم الأنهار وقالوا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله لقد جاءت رسل ربنا بالحق ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما كنتم تعملون